دەستپێکی پرۆگرام قسە باسەکەین لە سەردامەزراندنی سندیکای هونەرمەندانی کوردستان کە یادی 39 ساڵی خۆی ئەکاتەوە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا و 39 ساڵ بەر لە ئێستا لە شاری سلێمانی لە ماڵی مامۆستا فەریدون دارتاژێکی هونەرمەندانی کوردستان دامەزراوە. دواترم ڕێکخراوە هونەرمەندەکانی لە شاخ و لە شارۆڵێکی زۆر باش و کاریگەریان بینیەوە لە هۆشیارکردنەوەی خەڵکو و بەشداری گرنگیان لا بزوتنەوەی ڕزگاری خوازیدا لە باشووری کوردستان. هونەرمەندان لە شاخ لە ڕێگەی شانۆ و مۆسیقا و سرود و دواتریش فیلمەوە بەشداریی گرنگیانە کرد. بوونی ئەم ڕێکخراوانە و هەبوونی ئەم ڕێکخراوانە نیشانەی کۆمەڵگای پێشکەوت و شارستانیەتە و هەروەها بەشداریکردنی هونەرمەندان لەم سندیکایە و لەم ڕێکخراوانە تایبەتمەندی خۆیان هەیە. بۆیە بەتاسەوە هونەرمەندان ئەیانەوێت ڕۆڵ ببینن لەنێو ئەم ڕێکخراوانەیە تا بتوانن هاریکاری زیاتر و خزمەتی زیاتر بە هونەر و هونەرمەندان بکەن بە تایبەت لە نێو شاری سلێمانیە. ئەمڕۆ 39 ساڵتیە پەڕێ بە سەردامەزراندنی ئەم سندیکایە، بۆیە پێمان خۆش بوو کە گفتوگویەکی تایبەت بکەین لەگەڵ بەڕێز نیاس نووری نەقیبی سندیکای هونەرمەندانی کوردستان. ڕاستە و خۆ لەگەڵمانایە. کاک نیاس سڵاو لێبێ، ئێوارەت باش. سڵاو لێبێ کاکە. سپاس بۆ تۆ، سپاس بە بەشداریکردنت کاک نیازگیان. سەرەتا بۆ دەست پێ بکەم لە دامەزراندنی سندیکای هونەرمەندانی کوردستانەوە ڕۆڵ و پێگەی ئەو چی بووە لە بەرامبەر هونەر و هونەرمەندان؟ بێگومان بۆ خۆتانەزانن لە سەردەمی ڕۆژاوی بەعسا زۆربەی چین و توێژەکان دەربوونەوەی دڕندەیە خۆیانەوە هەوڵیان بەکاری سیاسی حزبی پێشمەرگایەتی ڕۆڵیان هەبێ وەکو پیشەوەران وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی. دیارە یەکی ساڵی 1983 یەکێتی هونەرمەندانی کوردستان لە شاری سلێمانی دامەزراند. دەستەی دامەزرانی ئەمی لە مامۆستا فەریدون دارتاژ جیهاد کەماسیر و کامی درود بۆ گیانیوانی کرد ئەمە درێژی بۆ هونەرمەندانی کە ئەم ڕێکخراوە بە شێوازێکی نهێنی کاری کردەوە هەوڵی داوە ڕێزەکانی هونەرمەندان یەک بخاوە هەڵوێستێکی نیشتیمانیانە لە نێوانیانە دروست بکات بۆ ئەوەی ئەو کاتە نەکەونە ژێرفشاری ڕژێمی بەعسەوە کار هونەرەکانیان نەخەنە خزمەتی ئەو ڕژێمە، بەڵکو کار هونەرەکانیان لە خزمەتی میلەتی کوردا بێت و لە خزمەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستانە بێت. دواتر کۆمیتەی شاخ یەکێتی هونەرمەندان دروست بووە و ئەو کاتە کۆمیتەی شاخ میوان بوون لەلایەکی نیشتیمانی کوردستان هەندێکیان پێشمەرگە بوون و هەندێکیشان تەنها هونەرمەند بوون لەوێ کاریان کردووە. دیارە کارەکانی ئەو کاتە و سرودەکانیان و کارە هونەرەکانیان کردنەوەی پێشانگا پێشکەشتنی شانۆگەری لە شار ئەمە خۆی بۆ خۆی کۆمەڵێک چالاکی گرنگ بوون تاکراوە. لە هەمان کاتە لە سەر ئاستی شارەکان لە زاخۆ تا خانەقی هونەرمەندان لەم ڕێکخراوەدا پێکەوە کاریان کردەوە هەماهەنگ بوون بە شێوازێکی نهێنی و بەیاننامەیان دەرکردەوە و هەوڵیان داوە لە هەڵوێستە نیشتیمانیەکانی کە خزمەت بە دۆزی ڕێوای کوردەکە هەڵوێست بن و ڕێ لەوە بگرن کە هەندێک لە هونەرمەندان نەکەونە ژێرفشاری ئەو ڕژێمە بۆ ئەوەی بتوانن داهاتوە داهاتوێکی پێش هەم بۆ خۆیان هەم بۆ هونەری میلەتەکان دابێت. زۆر باشە. لە دوای ڕاپەڕینی کوردستانەوە ئاماژێ بکەین بەوەی کە ڕۆڵی ئەم سندیکایە چی بووە لە ڕابردووە هۆشیارکردنەوە بۆ لە دوای ئەوە چۆن کاری کردووە؟ دوای ڕاپەڕینی ئازاری ساڵی 1970 کوردستان خۆی ئاشکرا کرد. لە هەمان کاتا جارێک ڕێکخراوی دیکە لەسەر ئاستی کوردستان دروست بوو لەوانە کۆمەڵی هونەرمەندان بۆ دواتر کۆنگرەی بۆ جارێکیکە لە دوای بوونی دوو ئیدارە لە هەرێمی کوردستان لە ئیدارەی هەولێر و کاتەدانی کوردستان بووە. ئەم دوو ڕێکخراوەیە کاریان کردووە بۆ ئەوەی کاری پیشەیی مافی هونەرمەند و مافی کارە هونەریەکان و هەروەها ئەنجامداری کۆمەڵێک لەسەر ئاستی کوردستان فێستیڤاڵاتی گەورە گۆرانی موزیک و فێستیڤاڵی شێوەکاری شاراکی زۆر گرنگ بوون زۆربەی هونەرمەندانی کوردستان بەشدار بوون تایدا. دوجار لە ساڵی 2006 لە کۆنگرەی سێمی کوردستان بڕیار درا کە
ناکرێت هونەرمەندان دابەش بن بەسەر دوو ڕێکخراوە بۆ ئەوەی ئێمە بتوانین بۆ بەدەستهێنانی مافەکان پێویستە یەک ڕێکخراوی بهێن. بۆیە 2006 هەوڵدرا کە هەردوو ڕێکخراوەکە یەک کۆنگرێکرا هونەرمەندانی کوردستان لە ساڵی 2010 دووەمین کۆنگرەی گشتی هونەرمەندان ساز کرا و بڕیار وایە ئەم ساڵ 2022 سێمین کۆنگرەی گشتی هونەرمەندان جارێککە ساز بکرێەوە گۆڕانکاری بەسەر پێکهاتە و پرۆگرام و بەرنامە و کارەکانی ئەم سەردیکایەدا خۆی ببینێت. زۆر باشە کاک نیاز باست لە پاراستنی مافی هونەرمەندان کردووە. ئێوە لە چ ڕوویەکەوە هەوڵی پاراستنی مافی هونەرمەندانەیە هەر لە ڕووی بابەتی کۆپیڕایت و ئەوەیە یان چیترە لە سەرشانی ئێوە؟ بۆ خۆتەزانی هەموو ڕێکخراوەکان داکۆچی لە ئەندامەکانی خۆیان دەکەن یاخۆ داکۆچی لەو کەساناکەن کە لە چینەکەی ئەوانە کارەکەن. بابەتی داکۆچیکردن تەنها کۆپیڕایت نییە. ئێمە بە هەوڵی کۆمەڵێک هونەرمەند وە کۆمەڵە کەسایەتی یاسایەک لە پەرلەمانی کوردستان دەرچۆ دوایەوەی کە سەندیگای هونەرمەندان ڕۆڵێکی باشی بینی لە دەرچوونی ئەو یاسایە لە ساڵی 2012 یاسای ژمارە 7 کە پێڵێن یاسای مافیدانەر و مافە هاوسەکانی بەپێی ئەو یاسایە سەرجەم هونەرمەندانی بوارەکان شانۆ، سینەما، شێوەکار، گۆرانی میوزیک هەموو بوارەکان دەتوانن بەرگری لە کارەونەرەکانیان بکەنەوە. ئەو یاسایە زامنی پاراستنی مافی هونەرمەندانە، بەڵام ئەوەی جێگەی داخەتا ئێستا وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی ئەو یاسایی نەخستۆتە بواری جێبەجێکردنەوە کە ئەمە کەم تەرخەمێکە ئەگەڕێتەوە بۆ وەزارەت و بۆ حکوومەت. بەپێی ئەو یاسایە بێت ئێمە توانین زۆر لە مافەکانی هونەرمەندان لە هەرێمی کوردستانە دابین بکەین و ئێمە وەکو سەندیکا دەبینە لایەنی داکۆچیکار لە هونەرمەندەکان ئەگەر دووچاری ئەوە بوو کە بەرهەمەکانیان وترایە بەبێ ئاگاداری خۆیان یاخود دەقێکی شامەی بەکار هات بەبێت ڕەزامەندی نووسەرەکەی یاخود تابلۆیەکی شێوەکاری کۆپی کرایەوە فرۆشرا بەبێ ڕەزامەندی شێوەکارەکە یاخود هونەرمەندەکە ئەو کاتە لە ڕێی یاسا لە ڕێی دادگا دەکرێت ئەم کەیسانە یەکلاکرێتەوە و ئێمەش لەو حاڵەتانە ئەبینە بەرگریکار و داکۆچیکار لە هونەرمەندەکە. بێجگە لەو یاسایە ئێمە خۆمان بەپێی پێڕەوەی سەندیکای هونەرمەندانی کوردستان هەر گیر و گرفتێک کە ڕوبەڕووی هونەرمەندانە بنەوە لە کاتی ئەنجامدانی کارە هونەرەکانیانە یاخود ئەگەر گیر و گرفتێک لەگەڵ ئەو لایەنانە دروست بێت کە بەرهەمهێنەری کارە هونەرەکانن، جا دراما بێت، فیلم بێت، کۆنسەرتی گۆرانی میوزیک بێت یاخود شانۆگەری بێت، هەر هونەرمەندێک هانا بۆ سەندیکای هونەرمەندانی کوردستان بێت ئێمە بدەن داواکەوە چین وە داکۆچیکردنی سەختە بین بۆ ئەوەی مافەکانی زەود نەکرێەوە بتوانێت لە پاڵ هونەرەکەیە هەم کارەکانی بەڕێکوپێکی بکە هەم بتوانێت لەو داهاتی کە لە کاری هونەریان دەستی ئەەکەوێت بتوانێت بژێوی ژیانی خۆی دابی بکات بۆی زیاتر ژیانی تەرخان بێت بۆ کاری بۆ خزمەتی و. ئێستا ئەندامانی سەندیکای هونەرمەندانی کوردستان چەند کەسن؟ سەندیکای هونەرمەندانی کوردستان ئێستا نزیکەی 4000 ئەندامی کارا و هاوکاری هەیە. 5 لقمان هەیە، لقەکانی دۆک، هەولێر، سلەیمانی، کەرکووک، هەڵەبجە و چەند نووسینگەیشمان هەیە، نووسینگەی زاخۆ، نووسینگەی سۆران، نووسینگەی کۆیە، نووسینگەی ڕاپەڕین و نووسینگەی گەرمیان بۆ هیوایی کە وەکو باسم کرد ئەم ساڵ لە کۆنگرەی سێمی هونەرمەندانە بتوانین گۆڕانکاری بەسەر پێکهاتە و کاروباری سەندیکاکە بهێنین بە شێوازێک کە لەگەڵ ڕۆحی سەردەما بگونجێ. ئەم شێوازی کاری سەندیکایی کە ئێستا لە هەرێمی کوردستانە نەکە سەندیکاکەمە زۆربەی سەندیکا و ڕێکخراوەکانی دیکە کاری پێکەن شێوازێکی کۆنەکە ئاگەڕێتەوە بۆ سەردەمی بلۆکی سۆشیالیستی کە ئێستا لەگەڵ ڕۆحی سەردەم و لەگەڵ گۆڕانکاریەکانی دنیادا ناگونجێ. بۆیە هیوادارم سەرجەم هونەرمەندان هاوکارمان بن لەوەی کە پێکەوە بتوانین پێکهاتە و پەیڕۆ پرۆگرامێک دابڕێژین کە خزمەتی زیاتری هونەرمەندان بکەوە لەگەڵ ڕۆحی سەردەم و لەگەڵ ئایندەدا بگونجێت. بوون بە ئەندام پێویستی بە بڕوانامەیە یان پێویستی بە ئەزمموی کەسەکەیە؟ ئێوە بۆ خۆتانەزانە هونەر پەیوەست نییە بە بڕوانامە و هەر کەسێک بارەی هونەری تیابێت و لە دوای تەمەنی 16 ساڵ
لە ماوەی 8 ساڵە کاری هونەری کردبێت و کارەکانی بە بەڵگەوە پێشش بە سەندیکا بکات ئەتوانێت بێت بە ئەندام لە سەندیکای هونەرمەندان یاخود دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکان بێت و لە ماوەی 2 ساڵی دوای دەرچوونی لە 3 کاری هونەری جدیا بەشداری کرد بێت و بە بەڵگا پێشکەشی بکات و یاخود دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکان بێت و ڕاستەوخۆ بچێتە کۆلێجی هونەرە جوانەکان لە قۆناغی سێوە ئەتوانێت ببێت بە ئەندامی سەندیکا و ئەوانشی کە دەرچووی کۆلێجن بە هەمان شێوە ئەتوانن دوای پێشکەشکردنی بەڵگەنامەکانیان ببن بە ئەندامی سەندیکا. دوو جۆر ئەندامێتی هەیە، ئەندامێتی کارامان هەیە و ئەندامێتی هاوکارمان هەیە. بۆ خۆشتان نەزان ئێستا لە هەرێمی کوردستاندا 12 بۆ 13 پەیمانگای هونەرە جوانەکان هەیە بە حکومی و ناحکومی و 3 کۆلێجی هونەرە جوانەکان هەیە لە زاکۆی سلەیمانی، سەلاحەدین، زاکۆی دهۆک کە ساڵانە کەسانێکی زۆر ئەکادیمیە و پەیمانگا تەواو ئەکەن بۆیە بارگرانێکی زۆر لەسەر دروستبوون و بڵین ئەندامێتی لە سەندیکای هونەرمەندانە دروست بووە و قەبارەی ئەندامێتی گەورە بۆ لە سەندیکاکە ئەگەرچی ئێمە بە پێی پێڕە و بەپێی ئەو دۆکومنتاری کە پێشکەشەکرێن هەوڵەدەین ئەو کەسانە بکرێن ئەندام کە شایستەی ئەندامێتی سەندیکا بن و ساڵانەش پیاچوونەوە بەوانە بکرێت کە لە کاری هونەری دوورکەوتونەتەوە لەگەڵ ڕێزمان بۆ هونەرمەندانی کە زیاد لە 25 ساڵە لە بواری هونەری کارەکەن و لە بواردا کاریان کردو کەمانە ڕێزیان لێبین و کۆدا لە سەندیکا بێت. زۆر باشە. وەک دواپرسیار پەیڕۆ پرۆگرامی ئێوە بۆ ئایندا چی ئەبێ کە بتانوێت بۆ هونەرمەندانی بکەن؟ کاکە کوردۆ ئێمە بەڕاستی هەوڵێکی زۆر جدی لەگەڵ حکوومەت ئەدەین، لەگەڵ پەرلەمان ئەدەین، بەڵام بەداخەوە حکوومەت زۆر بێباکە بەرامبەر بە داواکارەکانی کە ئەمە ئێمە زۆر نیگەران کردووە و جوابی داواکارەکانی هونەرمەندان نایەتەوە. زۆر حاڵەت و پشێوی لە بارودۆخی هونەری لە هەرێمی کوردستانە هەیە بۆ ئێوەش دەزانن قەیرانێک ڕووی کردوتە ئەم هەرێما و حکوومەت تەنها ناتوانێت موچە بدا. بۆیە ئێمە پێشنیارمان هەیە، پرۆژەمان هەیە، ئەگەر حکوومەت گوێمان لێ بگرێت ئەتوانین بەردەوامی بەکار و چالەکیە هونەرەکان بین بە شێوازێکی زۆر باش بەبێ ئەوەی بارگرانی و پارە لەسەر حکوومەت بڕوا. بەڵام بەداخەوە حکوومەت کاتی بۆ هەموو شتێکەیە بەس کاتی بۆ ئەوە نێگوێ لە ئێمە بدێت و لە دوایین کارمانە کە کردومانە یاسای سندوقی خانەنشینی هونەرمەندانمان پێشکەش بە پەرلەمانی کوردستان کردووە بە سوپاسەوە لیژنەی ڕۆشنبیری سەردانیان کردین و پرۆژە یاساکان لە ئێمە وەرگرتووە. بڕیار وایە لە مامی سێ ئەم ساڵدا کە وەرزی یاسادانانە خوێندنەوەی یەکەم بۆ ئەو یاسایان بکرێت. ئەو یاسای لە ڕووی معنەویە بۆ هونەرمەندان زۆر گرنگە، بە تایبەتی بۆ هونەرمەندانێک کە هیچ موچە و دەرماڵەیەکی حکومی خانەنشینیان نییە، چ مەدەنی بێت چ سەربازی بێت، دەتوانن لەو سندوقە وەربگرن بۆی بتوانن ژیانێکی ئاسوودە و پڕکەرامەت بەسەربرن تا ڕۆژەکانی دوای ژیانیان. بۆ هیوایی کە ئەو یاسای لە پەرلەمان دەربچێت و حکوومەتی هەرێمی کوردستان بە جددی بێتە سەرخەت بۆ چارەسەرکردنی کێشەی بیرروگرفتەکانی بواری کردن و ڕۆشنبیری و بە تایبەتی هونەری کە خۆتان نەزانن جۆرێک لە سستی پێوە دیارە بەهۆی پاڵپشتی نەکردنی حکوومەت ئەو بەهۆی قەیراندارایی کە ڕووی تێکرد. بەڕێز نیاز نووری نەقیبی سەندیکای هونەرمەندانی کوردستان، سوپاس بۆ بەشداریکردن